گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆ دەبمە میوانی ماڵەکانتان. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی سێشەممە 16 مانگی ڕەشەممە معلمان و بنەماڵەی قوتابیانی ژاراوی کراو بە دوای بانگەشەی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیست ئێران و هێز و لایەن و جەریانەکان کە جێگە و پێگەیەکیانە لە ناو کوردستانە بۆ کۆبوونەوەی ناڕزایەتی لە بەردەم ئاموزش و پەروەرش، خەڵکی ناڕازی لە شارەکانی سنا، سەقز و هەرسین لە بەردەم ئەو ناوەندە کۆبوونەوە و لە شارەکانی دیواندەرە و مەریوان هێزە ئەمنیەتیەکان ڕێگەیان لە کۆبوونەوەی خەڵک گرت و بەپێی زانیاریەکان معلمان و بنەماڵەی قوتابیانی ژاراوی کراو لە شارەکانی سەقز و سنە و هەرسین لە بەردەم ئیدارەی ئاموزش و پەروەرشدا کۆبوونەتەوە و دروشمەکانی مەرگ بۆ تالیبان چە ئەفغانستان چە ئێران، ژن ژیان ئازادی و مەرگ بۆ دیکتاتۆریان بەرز کردوەتەوە. پاشان کۆبوونەوەکە خەڵکی ناڕازی لە نێو شەقامی شار ڕێپێوانیان کرد. هەروەها ڕۆژی سێشەممە 16 مانگی ڕەشەممە معلمان و بنەماڵەی قوتابیان لە شارەکانی مەشەد، شیراز، ئیسفەهان، کەرەج، تاران، ئەردەبیل، ڕەشت، کاشمەر، ئەلیگودەرز، قەزوین، نورابادی مەمەسەنی، لاهیجان، بابل و ئەهواز دژ بە ژاراویکردنی قوتابیان و خوێندکاران لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە لە بەردەم ئاموزش و پەروەرشی شارەکان کۆبوونەوە. بەپێی بانگەوازی شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی معلمانی ئێران بۆ دەربڕینی ناڕزایەتی لە ڕۆژی 16 ڕەشەممە دژ بە ژاراویکردنی قوتابیان و خوێندکاران لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە معلمان و بنەماڵەی قوتابیان لە بەردەم ئاموزش و پەروەرشی شارەکانی مەشهەد و شیراز و ئەهواز و هەموو ئەو شارانی کە باسم کرد بەڕێوەچووە. ئێمەش ئێستا بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە داوامان کردوە لە هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەکەمان بەشدار بێ. هاوڕێ حەسەنم کاتتان باش و زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئێوە هاوکارانتان، سڵاوم هەیە بۆ بینەرانی کاناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتاندا. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هەروە لە پێشکێکەکەیشا باسم کرد 3 مانگە کە لە قوتابخانەکان بەتایبەت قوتابخانەی کچان لە شارەکانی ئێران و ئێستاش کە گەیشتوۆستا کوردستان ژەهراوی بوونێک لە ئاراجایە. کۆماری ئیسلامی خۆی بەرپرسیار نازانێت لەم ژەهراوی بوونەوە ناگرێتە ئەستۆ، خەڵکیش کە زۆر تووڕەن و بنەماڵەی قوتابیان و هەروەها معلمان کە زۆر تووڕەن و نیشانەکانیش باس لەوە کاکامە کاری خودی ڕژیمە. ئێوە چۆن ئەمە لێکەدەنەوە؟ من پێما بێ ئەگەر کەسێک گوێ لە قسەکانی دوێنێکی خامنەیی بوو بێت کە لەسەر ئەم ڕووداوە قسەی کرد، نیشانی دەدات کە بانترین مەقامی جمهوری ئیسلامی واتە شەخصی خامنەیی ئاگای لەم ڕووداوانە هەیە. جارێ 3 مانگ لەو ڕووداوانە دەگوزارێت، جەنابیان زەحمەتی کێشا دوێنێکە لە وەختێکە کە بە قەولی خۆی خەریک بوو داری دەنا، هات و چەند کەلیمەیە قسەی کرد کە هەموو ئەو خەبەرنگاری و ناوەندانەی کە لێکدانەوەیان کرد بۆ قسەکانی خامنەیی نەزەریان ئەوە بوو کە بەرپرسی مستەقیمی ئەم تاوانە شخصی خۆی بەیتی ڕاهبەری و سوپای پاسدارانە، بەوەی کە دەڵێن شتێکی ئاوا هەیە ئەگەر ببێ ئەمە دەبێ بەرخوردی پێ بکرێ. یانی چی؟ تۆ نەفەری ئەوەڵی مەملەکەتێکیت، کەسێکی هەم بڕیاری سیاسیت پێ هەم بە قەولی خۆتان چندا سخت و دور بین آویر دور مای پیدو آگر بین ای آخبات چندا سخت و دور بین آویر دور مای پیدو آگر بین بریا بیرست جارم برناد او میره هر دم آماد بریا بیرست جارم برناد او میره هر دم آماد بە داوای لێبوردن لە بینەرانی خۆشەویست و هەروە هاوڕێ حەسەن بەهۆی کێشەی تکنیکی و هەروەگەوەی کە
کێشەمان بۆ دروست بوو بەنامەکەمان تووشی خلل بوو. هاوڕێ حەسەن بەڵێ دەنگیەوە هەیە ببورن کێشێکمان بۆ دروست بوو کە مەجبور بوو قەت بێ. فەرمونون ئیدامەی من قسەکانتان. جامنەوەم عرضەکردن دەڵێم قسەکانی دوێنێ خامنەیی هەر کەسێکی گوێی لێ بوو بێت دەزانێت کە ئەم ڕووداوی سێمانگەی کە ژاراویکردنی ناوەندەکانی خوێندنی کچانە ڕاستەوخۆ شخصی خۆی بەرپرسە تێدا و ڕاستەوخۆ ئاگداریشە تێدا، بێزگە لەوە لە تەریقی بەیتی ڕەهبەریەکەیەوە، بێزگە لەوە لە تەریقی باندەکانی مافیایی سپای پاسداران و وەزارەتی ئیتلاعات و هەمووی ئەوانەوە چۆن دەکرێت تەواوی دنیا لەسەر ڕووداوێک نسبەت بە وڵاتی قسە بکە، بەڵام شخصی یەکەمی ئەم وڵاتە کە هەم بەرپرسایەتی سیاسی هەیە هەم بەرپرسایەتی ئاینی هەیە بە قەولی خۆیان لەوانە بێخەبەر بێ دوایش بێ قسە بکە ئەگەر ئەم ڕووداوانە ڕوویدابێ ئەم ڕووداوانە ڕۆژانە خەبەرەکانی و گزارشەکانی و چەند و چوونەکەی هاتوێتەوە بەردەسیتەوە. بەڵام معلومە ئەوە منتەقی هەموو دیکتاتۆرەکان و مستەبدەکانە کە لە ڕووداوهایکی ئاوادا مەسئولیت قبول ناکەن. هەر بۆ ئاگداریتان پێما بێ هەفتەیە یا 10 ڕۆژ لەوە پێش بوو لە وڵاتی یۆناان دوودانە قەتار لەیەکیاندا لە کاتی هاتوچۆدا قەتارێکیان مسافربەری بوو، قەتارێکیان حمل و نەقل و کالای پێبوو. لەو ڕووداوەدا بەداخەوە نزیکەی 28 نەفەرسی نەفەرجیانیان بەخت کرد و نزیکەی 85 نەفەرێکیش بریندار بوون. بلا فاصلە وەزیری هاتوچۆ یا ڕێگەوبان و ڕاوتەرابەری ئەو وڵاتە بلا فاصلە ئیستعفای کرد. خۆ ممکنە ئەو وەزیرە هەر ئاگایشی لێ نەبوو بێ، هەر خەبەرداریش نەبوو بێت، هەر دوای لۆکو خەڵکی دیکە لە تەلەڤیزیۆن و خەبەرەکەی بیستی بێ کە اتفاقێکی ئاوا لە حیتەی مەسئولیەتی ئەوای ڕوویداوە و فۆری ئیستعفای کرد ئەگەر نەشی کردای پیان دەکرد. بەڵام لە وڵاتێکی دیکتاتۆری لێدراوی وەکوی ئێران و وڵاتانی لەو چەشنەدا دیکتاتۆر دێ زۆر بێ منەتانە منەتەکە بەسەر و خەڵکەیە کە بە هەزاران کەس لە منداڵەکانیان ژاراوی کراون، بە سەدان منداڵ براونێتە خەستەخانەکان، بە دەیان هەزار کەس نەگەرانن لە وڵاتەدا. ئەو ڕۆکە ئەو مەدرسەیە سبحەینێ مەدرسەی پەناکەیەتی، سبحەینێ ئەم مناڵە سبحەینێ هاوسێکەیەتی لە وەزیەتێکی ئاوادا زۆر بە ئیفادە لێدانێکەوە و بە بێمەڕەیەک بەدەستەوە خەریکە دار دەنێژێت. ئەو داری ئیستبدادی کە ئەوان 44 ساڵەوە پێش ناشتیان ئەمڕۆکە بەرهەمەکەی ئەو ژاراویکردنەیە کە منداڵەکانمان ئاوا لێ دەکا. بۆ یەکانی ئەمە هیچ گومانی تێدا نییە، هەموو شێوازەکان لە یەکن، هەموو سازماندراوە، مەدرسەکان دیاری دەکەن. ئەمڕۆکە ئەم شارە سبحەینە شارێکی ئەولاترە، دوو شار و ئەم ئوستان و ئەو ئوستان و هەموو ئەمە لە ڕاستیدا نەوعێک تۆڵەیە کە جمهوری ئیسلامی لە شۆڕشی ژینای دەکاتەوە. جمهوری ئیسلامی تا سەر ئێسقان دژ بە مافی ژنانە، دژ بە کچانی ئازادی خوازە، دژ بەو نەوە نوێیەیە کە هەر لە ئێستەوە دەبێ متیعی بێ. ئێوە تماشای ئەو فیلمانەکەن بڵاویکەنەوە منداڵی چکۆلەی 6 ساڵان خەریکە لە ناو کۆڵانەکانە دەڕوات و مەرگ بەرخامنەیی دەڵێ. ئەوەی کە وەختی خۆی وتی ئەوە فلانشت بێ بە شێعر و سەلام فەرماندە بکەن بە شێعر و بە سرود و ئەوانە ئێستا بەرعکسەکەی بووە بە شێعر و سرودی ناو ئەو کۆمەلگایە و مەرگ بەرخامنەیی و بژی ژن ژیان ئازادی دەوترێتەوە. دەی معلومە کە دیکتاتۆر نفرەتی لەوانە هەیە، معلومە دیکتاتۆر لە ئێستەوە ژار خواردویان دەکا. ئەو کۆمەلگایان بە بەخۆ مەشغوڵ کرد و ئەوان بیریان لێکردێتەوە بۆ ئەم کارە، بیریان لێکردێتەوە بۆ ئەوەی کە بەری درێژەی ئینقلاب و ناڕەزایەتیەکان بگرن. ئەگەر 2 ساڵ لەوە پێش و 3 ساڵ لەوە پێشتر لە کۆڕۆنا ئەو نیعمەتە بوو کە ڕژا بەسەریانە بەری ئەترازاتی خیابانی دەگرت، بەڵام ئەمان بە هەر کاتێک بیر لەوە دەکەنەوە کە چ ڕێگا چارەیەک بدۆزنەوە کە بەری ئەم ئینقلابە بگرن. بەڵام هەمووی ڕێسەکانیان ئەمڕۆکە لێ بووە بە خوری، بە تایبەت ئەو ئەتراز و ناڕەزایەتی و مانگرتانەی کە هاتە پێشەوە نیشانی دا کە دیکتاتۆر سەری لە بەرد دەکەوێت. ئەو تەرح و پیلان و بەرنامانەی دای دەڕژێت لە دژی ئەو خەڵکە، لە دژی ئەو ناڕەزایەتیە، لە دژی ئەو بنەماڵە و کەسە خۆراگرانە بە دژی خۆیان تەبدیل دەبێتەوە. بۆ یەکانێ ئەوەی کە جمهوری ئیسلامی بیە بە شوێنە ونکێ بکات، ئەوەی کە بیهەوێت ئاگرەسوورە لە خۆم دوورە بکات، هیچ کەس باوەڕی پێ ناکات. ئەمە حقیقەتی ئەم پیلانە لە ژوورسەری جمهوری ئیسلامیدایە بیریان لێکردوێتەوە. دەزانن وەختێک لە مەدرسەیەکا بە منداڵەکان دەرگایان لەسەردا دەخا ڕئیسی مەدرسە لە ترسی ئیتلاعات و نایڵێ بچنە دەرەوە. وەختی هەر دوێنێکە بووە پێما بێت لە بۆکان بوو ئیتلاعەکەیان ناردبوو
بڵاوی دەکەنەوە کە ئەو بۆنەی دێ بۆنێکی لەوانەیە هینی دار و گژ و گیا بێ دەیسووتێنن منداڵەکانتان نیگەران مەکەن با نێنە دەرەوە لە مەدرسەکانیان ئەوە ینی چی یعنی ئەوە ئێمە سازمانماندا ئەرکی خۆمانە خۆمان دەزانی چۆن منداڵەکانتان لێ مەسموم بکەین چۆن لە مەکتەبەکانیان نەڕایەن گرین بۆیە ئەمە زۆر زۆر سازماندراوە زۆر بە بەرنامەیە زۆر بە نەخشە بۆ داڕێژراوە لە مقاماتی بانی جمهوری ئیسلامی بیریان لەم تەرح و پیلانە کردوێتەوە لە فەرماندەکان و ئۆتاق فکرەکانی وەزارەتی ئیتلاعات و سوپای پاسداران و من تاکیدم لەوەی کە بڕیاری شخصی خامنەیشی لەسەر بۆ ئەم کاری کە کردویانە ئەینا لە ئێرانێکا کە ئەو هەموو بەناو مەرجعی تەقلیدا هەیە بۆ دانێکیان وە دەنگنیان و فتوایەک بدات ترساندویان بۆ تانێ فتوا بدەن لەسەر شتی وە ئەینا جاری وای لەسەر شتێکی زۆر بەسیت فلان ئایەتوڵڵا فتوایەک دەرەکە ئەو فلانشتە حرامە ئەی چۆن ئەوە بە ملیۆنان خەڵکیان وحشەت زەدە کردووە بە دەیان هەزار منداڵیان ژاراوی کردووە بۆ دانێکیان نایە فتوایەک بدا بڵێ ئەم کارە حرامە کردەوەیکی لە نەزەری خۆیانەوە ئەڵبەتە خۆەوە مەقصود مقایسەکردنەکەی ئەوە نیە خۆ قسەوانە گەر بیشیکەن ئەرزشێکی هەیە بەڵام چۆن ئەوانە ناکەن جا بۆیە هەمووی شاهدەکان هەمووی بەڵگەکان هەمووی ئەوەی کە تا ئێستا بوو ئەومان پێ نیشان دەدات کە ئەم کارە سازماندراوە و دژ بەو ئینقلابەیە ئەوە ڕێگا چارەهایە کە کورتبینانە دیکتاتۆرەکان هەر جارێک بیر لەوە دەکەنەوە چی بکەن بۆ ئەوەی کە بەری ئینقلاب بگرن ئەو وڵاتانی کە ئینقلاب لێیان دەدات بەڵام جاری وایە خودی ئەو تەرحەی ئەوان دەبێ بەهێزێکی بزوێنەر بۆ خودی ئینقلاب دەبێ بەهێزێکی هەڵخڕێنەر نفرەت دروستەکە بێزاری دروستەکە خەڵک زۆرتر دێنە سەر شەقامەکان بۆ کاری زیاتر بەڵای زۆر سپاس هاوڕێ حەسەن منە ویست هەرە پرسیارەتان لێ بکەم کە خۆتان باستان کرد ئەمیست پرسم کە هەدەفە ئەسڵیەکەی ڕژیم چییە لەوەی کە ئاواژە هەراویەکات خۆتان دەزان کە کچان لە شۆڕشی ژینان نەقشێکی بەرچاویان بوو لە مەدارسە یەکێک لە ئەم تەجەمعانەی کە ئیمڕۆ بەڕێوەچووە کەسێک وتارێک باسەکایژێ تۆ لە شۆڕشێکی ئاوا زۆر بەڕاحەتی توانیت 3000 کەس زیندانی بکەیت بەڵام چۆن ناتانی عامڵەکانی ئەسڵی ئەم مەسمومیەتە پێیاکەی بیستم پرسم کە هەدەفە ئەسڵیەکەی بەلا ڕێدابرنی شۆڕشی ژینایە بەڵام هەدەفی تری چییە بەڕای ئێوە ئەوەیە کە وەکو تاڵبان ئاسان هێڵێک کچان لە مەدرسەکانە دەرس خوێنن من پێم وابێ بەشی ئەسڵیەکەی ئەو هەدەفەی کە ئەوان هەیەە پێکێنانی ترس و وەحشەتە بە تایبەت لە بیرمان نەچێت کە ئەوە عینێ 8 مارسە ڕۆژی جیهانی ژنە 44 ساڵ لەوە پێش گەورەترین 8 مارسی تاریخی ئێران لە تاران ڕقەمی خوارد زیاتر لە 400,000 بنیادەم ژن و پیاو هاتنە سەر شەقامەکانی تاران دروشمیان وتەوە حجاب و مەقنعە و ئەوانەی ئیسلامیان لەسەردا نەبوو هەر لە ئێستەوە جمهوری ئیسلامی ئەوە دەزانێ و بیریان لێکردێتەوە ترسیان هەیە لەو هێزە بزوێنەرە ئەوان دەزانن کە نیوەی ئەو کۆمەلگایەیان بە زۆری تفەنگ و سەرکوت و خەفەقان خانەنشین کرد بردیانەوە ماڵەوە تحتی عنوانی ئەوەی کە ئێوە ئەرکتان هەیە ئیشتان هەیە کارتان هەیە غەزا دروستەکەن منداڵداریەکەن منداڵ پەروەرداکەن کاری دەرەوەش بۆ پیاوەکان نیوەی ئەو جامعەیان کرد بە یەخسیر کردیان بە بەندکراو بەڵام لە هەمان حاڵدا ئەو کەسەی کە نگابانەکە بۆ خۆشی ئەسیرە لە بیرمان نەچێت هەموو زیندانبانەکان خۆیان ئەسیرن ئەسیرایەکن کە زەجرە بینن ڕاستە ئەو زیندانیە لەو شکنجەگایەدا عەزا ببینێ شکنجەی دەکەن بەڵام ئەو وورەیەکی هەیە ڕۆحیاتێکی هەیە ئامادەجیەکی هەیە بەڵام ئەمە جاری وای بە ئیجبار پێ دەکەن ئەمان کۆمەلگای ئێران پێیان وابوو داخرا ساڵی 57 و دواتریش 58 خومەینی پێی وابوو دەرگای زانیاری گەیاندن بە کۆمەلگای ئێرانی قوفڵ کرد بەوەی کە ژنانی کردە ژێر حیجاب و مەقنعە و دابوونەریتی ئاینی و مەسهەبی و پیاوسالارەوە بۆ یەکانێ ئێمە کە ئەلعان جارێکی دیکە ئەو شۆڕشە و ئەو ڕاپەڕین و ناڕزایەتیانەی 57 و ئێستەی 1341 بەیەکەوە وەسڵ دەبنەوە هێزێکی بزوێنەری ئەو حرەکەتانە ژنانن نەتەنیا لێرە لە زۆر یەک لە ئینقلاباتی دنیادا ئێوە ئینقلابی رووسیەت مەشاکەن 1905 1970 فێڤریەکەی و دوای ئەوە 1970 ئۆکتۆبرەکەی
ژن هێزێکی بزوێنەر بوون لەو حرەکەتانەدا انقلاباتی جیهانی تمەشا بکەن لە ئوروپادا تمەشا بکەن لە وڵاتانی دیکەی ئەمریکای لاتین تمەشا بکەن بزوتنەوەهای دانیژووی تمەشا بکەن تەنانەت بەهاری ئەوەی ناویان نابەهاری عەرەبی هەمووی ئەوانە تمەشا بکەن ژنان هێزێکی سەرەکی هەڵخڕێنەری ئەم مبارزاتن جمهوری ئیسلامی لەوە دەترسێ جمهوری ئیسلامی حەولیدا ترس نفاق و دوو دەستەیی بخاتە ناو ژنان و پیاوان ئەمڕۆکە ئەو نفاقەی تر جواب ناداتەوە ئەو دوو دەستەیی تر جواب ناداتەوە جمهوری ئیسلامی دەیەوێت بەو شێوەیە بە سەرکوتکردنی ژنان و لە منداڵانی ناو خوێنگاکانەوە دەست پێ دەکات دایکیان نیگەران کە دایکیانی نیگەران کرد بابیانی نیگەران کردووە خانەوادەی نیگەران کردووە جامعەی نیگەران کردووە ئەوە یەکێک لەو هەدەفە ئەسڵیانەیە کە جمهوری ئیسلامی دەزانێت جمهوری ئیسلامی دەزانێت ئەو حیجاب و مەقنعی کە دەسووتێ قانونی ئەساسی جمهوری ئیسلامی ئاگری تێبەردەدەن فکریەتی خومەینی و خامنەیی و جەرەیاناتی کۆنەپارێزی ئاینی بە هەموو ئایەتوڵڵا و ڕەگ و ڕیشەکانیانەوەی ئاگری تێبەردەدەن ئەوەی چێ ئەمڕۆکە ئەوە دەکات ئەوەی کە زۆرترین سنبولەکانی جمهوری ئیسلامی کەوتونەتە بەر تەعەڕوز لەلایەنی ژنانەوەن ئەوەی کە هێماکانی جمهوری ئیسلامی دەسووتێنێ ژنانن بۆیە کانێ جمهوری ئیسلامی دەزانێت چی دەکات ئەی بۆ لە کارخانە بۆ کارخانەکان مەسموم ناکەن ئەو هەموو کاریگەرەی تێدای ئەو هەموو بۆ نایکە بە دلیلی ئەوەی ئێرە ئەو جێگایە کە دەبێ وحشەتی تێدا دروست بکە و جامعی پێ بترسێنێ بنابەرین ئەوە بە باوەڕی من یەکێ لەو هەدەفانەیانە کە ئەوان دەیکەن و ئەوان لەو تەریقانەوە دەیانەوێت نیشانیشی بدەن کە گوای ئەوە کەسانی ترن نەیارەکانیانن ئۆپۆزیسیۆنن ئەمەش یەک هەدەفە ئەگەر ئێمە نەبین گوایە ئەگەر ئەوان تەشریفیان نەبێت ئێران ئاوای لێ دێت ڕۆژانە هەمووتان مەسمومەکەن نە ئەگەر سەممی ئەوانمان لەسەر لاچێت ئەو خەڵکە لەو بەهارەدا بۆنی ئازادی و هەوای ئازادی هەڵەمژێ بەمانەوەیە کە ئەو خەفەقان و دیکتاتۆری و ئیستبداد و وحشیگەریە هات بزان بۆکو حرام چی دەکات لە ئەفریقا جمهوری ئیسلامیش لێرە ئەوە دەکات تاالبان چی دەکات جمهوری ئیسلامیش ئەوە دەکات القاعدە چی دەکات گروپای تری ئیسلامی چی دەکەن ئەمانە و لە ڕاستیدا ئاین تا سەر ئێسقان دژ بەژنە ئەوەش هۆکارێکە بۆ خۆی و ئەمانەش وەکو نظامێکی ئاینی وەکو ئیستبدادێکی مەسەبی نیشانی دەدەن کە ئەمانە چەندە دژ بە ژنانن چەندە دژ بە بیری ئازادی خوازین چون بیری ئازادی خوازی بەشێکی زۆری ژن حاملێتی زۆر جار وتراوە لە کۆمەلگایەکە کە ژن تێیدا لەژێر ستەمدا بێ و کۆمەلگایەکە قسەکردن لە ئازادی فقط ئەوان فریویە فقط کڵاوبەرداریە کەسێکە بێنە قسەیەکی ئاوا بکە جا بۆیە ئەو جامعەیە کە باسی ئازادی دەکات یانی ژنی ئازاد ئەوان تعبیری دەکەنەوەی تر ئەو ڕۆکە مەسەلەن دانەیەکی وەکو عەتاوڵای مەهاجرانی کە وەزیری فەرهەنگی دەورانی خاتەمی بوو لە ئێستش لە بریتانیا دانیشتووە کوڕەکەیشی بە پوڵی نەوتی عەرەبستانی سعودی خەریکە تەحسیڵ دەکات دەڵێ قسەی خراپ دەکات دەڵێ ئەمە تەرەفدارانی شۆڕشی ژن ژیان ئازادین خەریکن ئەو کارە دەکەن ئەوەندە بێشەر من ئەوانە ئەو لە خوپۆپەکانیشیان ئێستا ئەوە دەکەن بۆیە کانێ بەشێک فیشی ئەوەیە کە ئەوان بە هەدەفیان لەم کاری خۆیان ئەوەیە کە بڵێن ئەگەر ئێمە نەبین ئەوەی کە شادێک و دەگەر من نەبم ئێران دەبێ بە ئێرانستان ئەمانیش بڵێن ئێران دەبێ بە عێراق ئێران دەبێ بە یەمەن ئێران دەبێ بە سووریا و ئێمەش دەڵێن ئەسقەزا وجودی عێراق و سووریە و یەمەن و وڵاتانی دیکە ئێوە دروستان کردووە ئەگەر ئێوە نەبن ئەوانش دەبنەوە بە وڵات چ بگا بەوەی کە ئێران دەبێ بە کانونی بەیەکە و ژیانێکی ئازادانە ئینسانەکان بەیەکەوە بۆیە من لام وایە ئەوەشی شێک لەو هەدەفانەیە کە ئەوان تعقیبی دەکەن مزافن لەم ڕێگاوە دەیانەوێ وحشەت دروستکەن کە ئینقلاب خەنە دواوە ڕۆژ دەکڕن کات دەکڕن وەخت دەکڕن بۆ خۆیان جمهوری ئیسلامی و فەرماندەکانی سوپای پاسداران و بەرپرسانی وەزارەتی ئیتلاعات ئەوش هەدەفێکی دیکەیە کە هەیەە بەڵام بە هەمووی ئەوانەوە بازم دەڵێمەوە کە ئەوان بۆ هەدەفانەی خۆیان ناگەن چونکە ئەو ئینقلابە بەردەوامە و بەردەوامیش دەبێ و ئەو ئینقلابە بە هەر میزانێک ڕابوەستێک کە ڕاوەستانی شتەیدا هەیەتی دەبێ بزانێت کە ئەوە زەرەر و زیانەکانیەتی چونە پێشەوەی ئەو مبارزەیە ڕێگای بە سەرنجام گەیاندنی بدۆزێتەوە ئەوە لە ڕاستیدا ئەو خەڵکی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەمووی ئەوانە لەدەست ئەم دێوەزمەی کە ئاوا 44 ساڵە شەلم کوێرمە پارێزم هەڵەلووشێ دەبێت کۆتایی بەمانە دێنێ و من دڵنیام لەوەی کە ئەو کارێکی پێ دەکرێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵە و ئەحزاب و جریاناتێک کە جێگە و پێگەیەکیان لە کوردستاندا
بانگەوازێکیان ڕاگەیاند و لەو بانگەوازەدا داوای مانگرتنی ناوەندە ئامۆزشیەکانیان کرد کە لە پشتیوانی لەم ژەهراویبوونی کچان لە قوتابخانەکاندا کۆ ببنەوە. ئەم بانگەوازە بە خۆشیەوە جواوی ئەرێنی وەرگرتووە. ئێوە ڕاتان چیەوە ئەتانەوێت چۆن لەسەرەمە قسە بکەن؟ فەرموو. من دەبێت سەرەتا ئەوە بڵێم کە ئەو بانگەوازە پێشتر کانونی سنفی معلمان داوای کردبوو بۆ ئەتراز و ناڕەزایەتی. ئێمە لەگەڵ چەندین لایەن هەم لەگەڵ لایەنە چەپەکان حزبی کۆمونیستی کرێکاری ڕای کاریگەر هەروەها لە کوردستانیشا لەگەڵ پژاک لەگەڵ حزبی دموکرات لەگەڵ حزبی کۆمەڵەکە و دوو لایەنە بەیەکەوە هاوکاریان هەیە لەگەڵ ئەوانە و لایەنەکانی تریش قسەمان کردوە لە واقعدا بووین بە پردی ارتباطی لایەنە جۆرا و جۆرەکان بە کۆدەنگیەک دروست بوو لەوەی کە ئەو ڕۆکە ڕاگەیەندرا هەر کەس ڕاگەیاندنی خۆیدا طبعاً ئێمە و لەگەڵ ڕای کاریگەر لە ئاستی سەرتاسەری شار ڕاگەیاندنێکی هاوبەشماندا و بە باوەڕی من ئەو کارە هاوبەشانە ئەوەمان پێ دەردەخا بە هەر میزانێک عەلاڕەغمی جیاوازی لە فکر لە سیاست لە استراتێژی لە ڕێکار بۆ داهاتوو لە هەمووی ئەوانە لەسەر ئەو شتانەی کە هەنووکەی و زەرورین ئەو هاوکاریانە دروست دەبێت کۆمەڵگا جوابی دەداتەوە. خەڵک خەڵکیش ئەو ڕۆکە ئەوەندە ئاگا هەیە کە بزانێ ئەو لایەنانە خۆ نەهاتوون لەسەر شتی زۆر استراتێژی بەیەکەوە تەوافقیان کردوێ لەسەر شتێک کە ئەمڕۆ بەر دەرگای هەموو ماڵێکی گرتووە بۆیە خەڵک استقبالەکەن. مثلا لە خەبەرەکانە هاتبوو دیارە خەبەرەکانی ئێمە نیوەڕۆەوەین کراوە بەشێکی زۆر لە شارەکانی تری تێدا نەبوو تقریبا هەموو کوردستانی گرتوێتەوە ئەو ناڕەزایەتیانەی ئەو ڕۆکە هەر لە جنوبی کوردستانەوە لە کرماشانەوە تا ورمێ و ئەوانە و تقریبا زۆربەی ئوستانەکانی تر و مرکزی ئەسلی ئوستانەکانیشی گرتوێتەوە بۆیەکانی ئەرزیابی من ئەرزیابێکی زۆر زۆر مثبەتە پێم وابێ دوای ئەو مانگرتنانەی تر کە پێشتر ڕاگەیەندرا بوو و ئەم مانگرتنە تەنها بۆ ناوەندەکانی خوێندن بوو ئەومان لەبیر نەچێ. ئێمە داوای مانگرتنمان مەسەلەن بۆ بازار نەکرد بوو بۆ شوێنەکانی دیکەی ناوەندە کرێکاریەکان و سەنعەتیەکان نەکرد بوو ناوەندەکانی خوێندن بوو بە باوەڕی من جوابی وەرگرتەوە. ئەوە خاڵێکمان بۆ دەردەخاویش ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن ئەعتباری هەیە خەڵک گوێی لێ ئەگرێ بە تایبەت ئەگەر هاوکاریش بێ و هەماهەنگی لە بینی نیروهای ئۆپۆزیسیۆنا ببێت تایبەتی تریش کوردستان کە بالاخرە چەپی و ڕاستی و ئەحزابی جۆرا و جۆری تێدایە جێگە و پێگەیان هەیە لە ناو کۆمەڵگایەدا خەڵک زیاتر گویان لێ دەگرێت و ئەوەت بۆ جارێکی دیکە نیشانی دا کە جمهوری ئیسلامی لە کوردستانە جێگە و پێگەی نییە. هەر ئەو ڕۆکە مەسەلەن ئێمە لە سنا لە سەقز لە بۆکان لە شارەکانی دیکە لە دیواندەرە لە کرماشان لە زۆر جێگای دیکە کە خەبەرەکانی هەر لە بەریەکەوە دێن ئەو ناڕەزایەتیانە بوون بە ناڕەزایەتیایکی سیاسی دروشمی ژن ژیان ئازادی دەڵێنەوە لە شارەکانە مەرگ بۆ دیکتاتۆر و مەرگ بۆ خامنەیی و مەرگ بۆ حکوومەتی منداڵ کوش دەڵێنەوە لە شەقامەکانە. ئەوە نیشانی دەدا کە ئەو کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی زۆر زۆر سیاسیە زۆر زۆر معتەرزە زۆر زۆر ناڕازیە و نسبەت بەو کردەوانەی کە جمهوری ئیسلامی دەیکات دەڵێ حکوومەتی منداڵ کوش معلومە وەختێک کە منداڵەکە دەکوژێ مەسمومیشی دەکایتر چێتر دەتوانێت ئەوە بکە. بۆ یەکانێ ئەو بانگەوازە بەخۆشیەوە جوابی وەرگرتەوە و بباوەڕی من هەنگاوێک بزوتنەوەی ژن ژیان ئازادی بردە پێشەوە. جارێکی دیکە کە ئەو تەسەورە کە دەکرا ئەو بزوتنەوەی خەوتووەتەوە و ئەو بزوتنەوەیە سەر هەڵناداتەوە سەرکوت کراوە و دیکتاتۆری سەرکەوتووە ئەوانە نیشانیدا کە ئەو لێکدانەوانە لە جێگای خۆی نییە دقیق نییە. جنبشهای جەماوەری وایە جاری وایە بەس چەند ساڵ توولی کێشاوە تاکوونێ سەرکەوتووە چەند مانگ توولی کێشاوە تاکوونێ سەرکەوتووە بەڵام حرەکەتەکانی ئەمڕۆکە جارێکی کە زیندووبوونی بزوتنەوەی ژینای بە هەمومان نیشاندا و نیشانیدا ئەم بزوتنەوە بە باوەڕی من تاکوونێ تەکلیفی نەهایی خۆی لەگەڵ جمهوری ئیسلامی ڕۆشن نەکاتەوە یا پاشەکشایکی زۆر گەورەی پێ نەکاکەیتر ڕنگ و بۆی جمهوری ئیسلامی پێوە نەبێت یان نەیڕوخێنێ دەست لەو حرەکەت و ئەقدامات و خاست و متالبەکانی خۆی هەڵناگرێ و ئەو ڕۆکەش چووە ناو ڕۆژێکی مێژوویی لە تاریخی خوێندکاری لە تاریخی مەدرسەکان لە بزوتنەوەی شۆڕەژێرانەی کوردستانی شاوە دەبێت دەستخۆشی بکەین لە هەمووی ئەو مامۆستایانەی کە بەشدار بوون لە هەمووی ئەو چالاکوانانەی کە بەشدار بوون لەو تێکۆشەرانە دایک و باوکانە لەو خەڵکیات نەسەر شەقامەکان وەروە چەند کەسێکی گیراون مثلەن لە
ئەسنە کەس گیراوە، بیستم لە شارەکانی دیکەش خەڵک گیراون. ئێمە داوای بەربوونی دەست بەجێ و بێ شەرت و مەرجی هەموو بەندکراوەکان دەکەین، چه ئەوانەی ئەوڕۆکە گیراون، چە و زیندانیە سیاسیانەی دیکەشی کە لە شۆڕشی ژینادا گیراون، چه پێش ئەوەش بە هۆکاری بیر و باوەڕ، بە هۆکاری ئەندێشە، بە هۆکاری دژایەتیکردن لەگەڵ حکوومەتی کۆماری ئیسلامی گیراون. ئەوانە هەموو زیندانی سیاسین، دەبێت بەپەلەو ببێ جیاوازی، جیا لەوەی کە یەکێک ئاینی بێت، یەکێک لیبرال بێ، یەکێک چەپ و سوسیالیست کۆمۆنیست بێ یا مەسەبی بێ، لە دژایەتی لەگەڵ ئەو دەسەڵاتە سەرڕۆیدا گیراوە ئەوانە زیندانی سیاسین و ئێمە خوازیاری ئەوەین کە بە پەلە و بێ شەرت و مەرج هەمووی ئەوانەش ئازاد بکرێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. وەکو دوایین پرسیار هاوڕێ حەسەن، لەم بارودۆخەدا ئەرکی بنەماڵەکان چییە و حتا معلمین ئەرکیان چییە لەم بارودۆخەدا کە ئەوە قوتابیان ژەهراوی دەبن بەدەستی کۆماری ئیسلامی؟ دەزانی بزوتنەوەی معلمان یا بزوتنەوەی مامۆستایان بە عنوانی بەشێکی ئاگاه، بەشێکی پێشڕە و بەشێکی وەخەبەر هاتوو لە بزوتنەوەی کرێکاری لەم ساڵانەی ئەخیردا دەور و نەخشێکی زۆر چالاکی گێڕاوە. بەداخەوە ئەو چالاکی و معلمانە لەلایەن ناوەندە سەنعەتی و کرێکاریەکانەوە جوابی شایستەی وەرنەگرتوێتەوە کە بێنە پشتیان حمایەتیان لێ بکەن و ئەوە یەکێ لە نقطە زعفەکانی هەم ئەو بزوتنەوەیە بۆ هەم بزوتنەوەی ئێستای ژن ژیان ئازادیە. بۆ یەکانێ بەڕاستی ئەو مامۆستایانەی کە لەم ساڵانەی ئەخیردا ئەو هەموو ئەزمونیان بەدەستێناوە، دەیان کەسیان تا ئێستا لێ گیراوە، هەر ئێستا ژمارەیە لە بەرچاوترینیان لە زیندانەکانان قەراری وەسیقەی سنگینیان بۆ سادر کردوون کە نەچنە ناو ناڕەزایەتی و خۆپیشاندان و ئەوانە زۆر چاک دەزانن وەزیفەیان چییە، زۆر باش دەزانن ئەوانە چ ئەرکێکیان لەسەرشانە، ئەوانە ئاو ڕۆشنکەرەوەن، ئەوانە ئەو کەسانن کە خەریکن ئەوەی کە جمهوری ئیسلامی تێکی دەدات لە ژینگەوە بگرە تا ژیان هەتاکوونێ مرۆڤایەتی، ئەوانە و بە هەزاران ئینسانی تێکۆشەر و ئازادی خواز و ژن و پیاوی دیکە خەریکن ئەو کەلێنانە پڕەکەنەوە، خەریکن ئەو کۆمەلگا بەوانەوە جوانەوە کاری باش دەکەن. لە دڵی ئەو وەزیەتەشدا و بە ئاگاهی لەسەر ئەو جێگە و پێگەی کە ئەوان هەیەانە، من لام وایە ئەوان ئەرکیانە لە بەرابەر ئەم کارە ساتەی کە ئێستا جمهوری ئیسلامی خەریکە تۆڵەی ئینقلابێکمان لێ دەکاتەوە، مهمترین ئەوەیە کە ئەو خوێندکارانە بار بێنن بۆ ئیدامەدانی ئینقلاب. ئێمە نەکەر ئەوان بەڵکو ئەرکی هەر تێکۆشەرێکی سیاسیە کە دەبێ ئەم شۆڕشە بە سەرنجام گەێنین. ئەگەر ئەم شۆڕشە بە سەرنجام نەگەێنین و ئەگەر جمهوری ئیسلامی فرجەی ببێ، جمهوری ئیسلامی مەجالی ببێ نەتەنیا خوێندگاکان ماڵ بە ماڵمان سەممەکاتە ناو ماڵەکانمان و ناو خواردنەکانمانەوە، ژیان لە هەموو کەسێ نەتەنیا لە ئێران و لە کوردستانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا دەکا بە جەحەنەم. ئەم ڕژیمە ڕژیمێکی تا سەر ئێسخان دش بە ژیانە، دش بە مرۆڤایەتی، ئەمانە مردوو پەرستن، ئەمانە خۆیانیان داناوە بۆ دنیایەکی خەیاڵاوی دیکە، قەرارە لە بەهەشتێکی دیکەدا خۆشگوزەرانی بکەن. ئەلبەتە بۆ خۆیانیان ناوێ ئەو بەهەشتیان، خۆشیان باوەڕیان لەوانەیە زۆر پێی نەبێ، بۆ خەڵکی دیکەیان دەوێت بۆیە دەیانەوێت خەڵک بنێرن بە قەولی خۆیان بۆ ئەوە، بۆیە دەبێت بەریان پێ بگیرێ. هیچ ڕێگایەک نییە، هەموو دەرسی مامۆستایەک دەبێت دەرسی خۆراگری بێ، دەبێت دەرسی مەقاومەت بێ، دەبێت دەرسی بربەرەکانێ بێ، دەبێت دەرسی یەکگرتووی بێ، دەبێت دەرسی جەسارەت و لە فیداکاری و لە خۆبردووی فێرکردن بە خوێندکاران بێ. ئەوە ئەرکێکی بەردەوامی ئەوانە دەبێ بیڵێنەوە. دەبێت ئەو دەرسە کۆنە پەرستی و دواکەوتویی و تەفرەقەی بینی ژن و پیا و منداڵی کوڕ و منداڵی کچ و ئەوانە دەبێت بەڕاستی ئەوان ئەگەر لە کتێبەکان هەیە و ناتوانن حدیقل بۆیان تەوازنی هێزەکە و ئیجازەیان پێنادا، بەڵام لەسەر کلاسەکانە دەرزی ئازادمەنشی و دەرسی خۆشەویستی و دەرسی ژیان خۆشەویستی بە منداڵەکانمان بڵێن. ئەوە ئەرکێکە کە لە سەرشانی ئەوانە. ئەوان دەبێت درێژە پێدەری ئەو شۆڕشە بن، ئەوان دەبێت چاو لێ بکەن. چەند هەر ئەم ڕۆژانە یەکێ لە فیداکارترین مامۆستاکانی کوردستان گیانی بەخت کرد، کاک مەحموودی کەیوانە. زۆر یەک لەو معلیمانە بە تایبەت معلیمەکانی سەردەمی شۆڕش کاکە مەحموود کەیوان دەناسن، چ مامۆستایەکی بەورە، چ مامۆستایەکی ئاگا، چ مامۆستایەکە بەردەوام کۆڵەپشتەکەی پڕ بوو لە کتێب لەم مناڵی ئەم دێ ئەو دێ و لە ڕەنگە ڕێژان و مازوارە و سەرشی و دێهاتی ناوچەی سەقز و ئەوانە کۆڵ بە کۆڵ بۆی دەبردن. کاک یەحیای خاتوونی، کاک ئەنوەری ماجدی، کاک حسەینی پیرخەیران، کاک حسەینی مستەفا سوڵتانی، بە هەزاران معلیمی ئاوە. ئەو معلیمانەی کە ئەمڕۆکە لە کلاسی دەرسەکانە
لە شوێنەکانی ئەوان خەریکن دەرس دەڵێنەوە دەبێت لە بیریان بێکە ئەو مامۆستایانە کە ناویان چووە تاریخەوە ئەمان خەریکن ئیدامەی ڕێگاکانی ئەوان دەدەن. هەر ئەو ڕۆکە من گوێم لە وتاری مامۆستایانێک بوو کە لە شاری سەقزە خەریک بوو وتاریان دەخوێندەوە. بیری کاک محموود کەوتمەوە ساڵی 57 و ئەوانە ساڵی 58 کۆبوونەوەکانی بەر فەرمانداری و بەر جەمعیەتی ئەو کاتەکە خەدیم ساواک بوو بەردەوام سخۆڕانی دەکرد بڵینگۆیەکی پێ بوو کە بەداخەوە لەو ڕۆژانەدا گیانی بەخت کرد. بۆیە ئەو معلیمانە دەبێ ئەوەیان لێ حاڵی ببێ کە ئەو ئەوان لەسەر لە پەنای لە کلاسی دەرسا و لە پەنای تەختە سیای ئەو مامۆستایانن کە ئەوانە لە سەمەدی بێهرەنگی و بە هەزاران معلیمی تێکۆشەری دێکەوە دەرس و ئەزمون فێر بوون. بۆیە ئەوان دەبێ ئەو ڕسالەتەی خۆیان بزانن. ممکنە لەنا ئەوانەیشە تاکو تۆشێک بنیامی خۆفرۆشیش بێ لە زمانی شایشا بوو لە وقتی مەدرسەکانیشا کە ئێمە دەرسمانە خوێن بوو ئەوانە هیچ ئەوانە بێزێکراون ئەوانە خەڵکەت پیشیان ئای بە ناویژیان بێنێ. جا بۆیەکانی پێم وابێ ئەوەش ئەرکێکە ئەرکێکی تر پەیوەندی ئەوان لەگەڵ بنەماڵەکانە ئەم مامۆستایانە دەبێت نەتەنیا لەگەڵ منداڵەکانمانە مامۆستابن دەبێت لەگەڵ گەورەکانیش مامۆستابن دەبێت ئەوانیش فێری ڕفاقەت فێری یەکگرتووی فێری ئەوەی هەر کەسێک لە فکری منداڵەکەی خۆیدا نەبێ. ئەگەر منداڵەکەی من مەسموم بوو منداڵەکەی هاوسێکەشم مەسموم دەبێ ئەو کلاسە مەسموم دەبێ ئەو مەدرسەیە مەسموم دەبێ ئەو وستانە ئەو کۆمەڵگا هەمووی مەسموم. ئەوە نییە هەمومان ئازاری پێوە دەبینین ئەوە نیە ئێمە لە ئێران نیژنین بەقەت ئەوان خەممان لە دڵایە بێتاقەتین بە وەزیەتەوە و خەبەری منداڵیشیان داوە کە حاڵی خراپە کەسێکە تەنانەگە دایک و باوکیش نەبێ یەک زەڕە حسی ئینسانی لە وجودیدا بێت چ خەم و پەژارێک دای دەگرێت. جا بۆیەکانی ئەوان دەبێت لە ڕاستیدا مامۆستای ئەو دایک و باوکانش بن دەبێت ڕێگان نیشاندەر بن دەبێت کۆیان کەنەوە و ئەو ڕۆکە حەق وابوو لەو ناڕەزایەتیانەیە هەموو دایک و باوکەکان بەشداریان کردایە لە کوردستان لە خارجی کوردستان. ئەوەیش ئەرکێکە بە باوەڕی من بەو یەکگرتوویە و ئەوەی کە ئەتوانێ حفاظت بکات لە منداڵەکانمان ئەوە تەنها و تەنها کێیە خۆمانی. بێزگەلەوە ئەو مامۆستایانە دەبێت لە بەرابەری ئەو نەوعە ڕئیس و ڕوئاسای مەدرسەکان کە کار بۆ ئیتلاعات دەکەن جا دڵخواز یا نادڵخواز پیان دەڵێن دەرگەی مەدرسەکان داخن دەبێت دەرگەکان بشکێنن دەبێت جوابیان نەدەنەوە نابێ بێڵە منداڵەکان مەسموم بێ ئەوان بەرپرسن ئەوان وەزیفەیان ئەوەیە بتعدادێک ڕئیس و ئەوانە لەژێر فشارەکانی ئیتلاعات و ئەوەدا ناچاریان دەکەن کە دەرگەی مەدرسەکان مەسەلەن دابخەن بڵێن منداڵەکان نەترسن لەوان دەترسن دەبێت پیان بڵێن لە ئێوە دەترسن ئێوە دەبن بە باعسی ئەوەی کە منداڵەکانمان مەسموم بن ئەو منداڵن دەبێت بڕۆنە هەوای ئازادەوە ڕێنوێنیان بکەن مەسەلەن دەسماڵێکی تەڕیان پێبێ لە ناو ساکەکانیان نابێ شتێکی تیابێ لە ناو کیسەیە کە تەڕیان کردووە لە ناو نایلۆنێک کاگەر ئەو شتە بوو بیدەن بە دەمولوتیانە طبعاًەوە پزیشکەکان باشتر دەزان دەتوان دکتۆرێک بانکەین قسەی لەگەڵ بکەن لەو بابەتەوە ڕێنوێنی خەڵک کاکە چی بکەن و زۆر کەسیش ئەویان کردووە. بۆیە دەبێت هەموو ئەو ڕێگایانە بگرینە بەر کە ئەو پیلانەی جەمهوری ئیسلامی پوچەڵکەینەوە و هەروەها دەبێت داوا بکرێت مسببینی ئەم تاوانە کە لە سەرەوەی جەمهوری ئیسلامی شخصی خامنەییە هەتا بەرپرسانی ئیتلاعات هەتا بەرپرسانی سوپای پاسداران هەتا فەرمانداران و شارەداران دەبێت ئەمانە بێن و دەبێت جواب دەن و دەبێت محاکەمە بکرێن ئەمانە ئاگدارن دەبێت حقیقەتەکان بە خەڵک بوتنەوە من دڵنیام ڕۆژێک هەروەکو چۆن قەتڵەهای زنجیرەی دەرکەوت هەروەکو چۆن قاتڵی کوشتارگاکانی کوردستان و ئەوە کە سەرچاویشی بەست بوو تیری خەلاس دەنێ بە تێکۆشەرانی ئەو کاتەوە لە فڕۆکەخانەی سنە دەرکەوت چێ بوو چ جەنایەتاریان کردووە هەمووی ئەم تاوانانەش دەردەکەوێ و جمهوری ئیسلامی بە عنوانی لایەت دەوڵەتێکە دش بە مافی مرۆڤ و دش بە پێشێلکاری ئەسلی حقوقی بەشەرە دەبێتێتە ناو دادگا نێونەتەوەیەکان و محاکەمە بکرێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن ماندوو نەبی سپاس دەکەم کە بەشدار بووی لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سپاس بۆ ئێوەش فقط پێم خۆشە لە ئاخرۆ یەک جملە بڵێم سبحەینی 8 مارسە ڕۆژی جیهانی ژنە هەر لێرەوە وێڕای پیرۆزبایی ئەم ڕۆژە گەورە و مەزنە داوا لە هەموو ژنان و پیاوانی کوردستان دەکەم بەیانی شەقامەکانمان دەبێ پێبێ دەبێ ئەم ڕۆژە ڕنگدانەوەی ساڵی 57 بێت لەو ساڵی 57 من لە بیرمەکە لە شارەکانی کوردستانە بە هەزاران کەس لە خەڵک هاتبوون لەسەر شەقام و 8 مارسمان ڕێز دێگرن لە سەقز لە سنە لە مەهاباد لە شوێنەکانی دیکە
وی کۆمەڵە بانگەوازی کردووە داوای کردووە ڕاگەیاندنمان داوە و تومان ئەم ڕۆژە دەبێت شەقام بەدەست ژنانەوە بێ بەدەست پیاوانی ئازادی خوازەوە بێ نابێ بچین لە دەرەوە و لە کەنار ئاو لەم لاو لەولا ئەوانە بکەین ئەوە دابنێمە دوای ئەو ڕۆژە ئەگەر مەراسمایکی دیکەشمان گرت و خوشاد و خۆشیاتی دیشمان کرد ئەوە جێ خۆی هەیە بەڵام سبحەینێ هیوادارم هەر لە بەیانیەوە شەقامی شارەکان پڕ بێ لە کوڕان و کچانی گەنج لە ژنان و پیاوانی تەمەنیان لە هەر ئاستێکا هەیە بێن و ئەو ڕۆژە ڕۆژی حەقی هەموو ئینسانێکە حەقی هەموو بەرابەری خوازێکە دیفاع لە حقوقی ژنان دیفاع لە حقوقی هەموو ئینسان و ئینسانیەتە هیوادارم سبحەینە شاهدی مەراسمایەکی گەورە و بەهێز لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان و هەروەها لە دەرەوەی کوردستانیش بن و دووبارەش ئەم ڕۆژە لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواست پیرۆز بێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن جارێکی تر سپاس بۆ هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵاکە لە بەرنامەی ڕاستەوخۆمان بەشدار بوو. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. بخش دیگری از این ناکارآمدی و این بار در حوزه امنیتی و مراقبت‌های اجتماعی است و این در حالی است که سالهاست ساختار سیاسی حاکم به بهانه وجود امنیت و
بر سایر معضلات موجود سرپوش گذاشته است. گستردگی مدارس تهاجم و تعداد زیاد دانش آموزان آسیب دیده نشان می‌دهد که پروژه اقدامات خودسرانه از یکی زو حتی یکی رون و بلا چاو بلا چاو بلا چاو 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 اسمان گشبو هاورێکی ڕەش هات دژمن گەبارۆ یا سۆیدا و پارتیجانۆ مرتامی ویا و بلا چاو بلا چاو بلا چاو 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 پارتیجانۆ مرتامی ویا che mi sento di morire. وشويستي من من شهيد بوم وبلا تشاو بلا تشاو بلا تشاو 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 لسر ترميمن نكيتو شيوان لشوين قارم بمنيجا وشويني من بليني بيبدا وبلا تشاو بلا تشاو بلا تشاو 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 ام كارت هذا أصير بكري أبي توابير أبي يتنميني أم كونا ناوي بميني يتركونا فرستي ناوي بميني شعري مقرب قريب ورلو بش نبرواني لفي وكي جي كردم لقي وش مش طليق القلب